لە ئێران هاوڵاتیان ئامادەکاری بۆ کریسمەس و جەژنەکانی سەری ساڵی زاینیەکەن. بەپێی ئامارەکان زیاتر لە 500,000 هاوڵاتی مەسیحی لە ئێران ئەژین کە زۆربەیان لە شارەکانی تاران و ئیسفەهان و یەزد و تەبرێز و ورمێنیش دەجێن و هەروەها ئەوترێت زیاتر لە 600 کڵێسا لە ئێران هەیە کە زۆربەیان خاوەن مێژوویەکی چەند سەد ساڵەن و تەنانەت بڕێکیشیان وەکو ئاسەواری مێژوویی تۆمار کراون. جێژنەکانی سەری ساڵی زاینی لە ئێران بە تایبەت لە ساڵانی ڕابردوودا زیاتر لە هەمیشە گەشەی کردووە و تەنانەت موسڵمانانیش گرنگی پێدەن و پێیان وایە ئەم ڕێوڕەسمانە جگە لەلایەنە شادی بەخشەکەی لەسەر یەکگرتوویی و هاودەنگی کۆمەڵایەتیش کاریگەرە بێت. لەم بارودۆخەی ئێستادا کە باری دەرونی خەڵک زۆر باش نییە و خەڵک ناخۆشیان هەیە، دەرفەتێکی باشە بۆ دەربڕینی شادی و خۆشی و کاریگەری باشی لەسەر خەڵک و کۆمەلگا بێت. بە درێژایی مێژووی ئێران بۆنەکانی نۆرۆز و شەوی یەڵدا بۆنەی نیشتمانی بوون و هەموو نەتەوەکانی ئێران گرنگیان پێداوە. لەم ساڵانەدا کریسمەس و سەری ساڵی زاینیش توانیوێتی ببێتە بۆنەیەکی گشتگیر و زیاتر لە جاران گرنگی پێدرێت. وەک وێنەگرێک لەم ساڵانەی دواییدا ئەزمونێکی باشم لە کارکردن لەم شوێنە بینیوە و وێنەکانم لە ئامادەیەکاریەکانی کریسمس لەلایەن ڕاگەیاندنەکانەوە پێشوازیێکی باشی لێکرا و ئەم ساڵیش هاتوومەتەوە دیسان ئەم ڕووداوە گرنگە ببینم و فۆتۆکانم بگوازمەوە بۆ ناو ئاژانسەکان. ئێرانیەکان پێیان وایە ساڕۆژی لە دایکبوونی حەزرەتی عیسا هاوکاتە لەگەڵ لە دایکبوونی میترا لە ئوستورە ئێرانیەکاندا. هەروەها نزیکبوونی ئەم بۆنەیە لە شەوی یەڵدا وای کردووە خەڵکی ئێران گرنگی بە کریسمەس بدەن و وەکو بۆنەیەکی گرنگ ساڵانە خۆیانی بۆ ئامادە بکەن.